کاتێکی زۆرمان لەگەڵ گۆرگیاسا بردووەتە سەر بەسەرەکەم ئەو بابەتەی لە گفتوگۆی گۆرگیاسا هەیە بابەتێکی زۆر گرنگە بۆ هەموو سەردەمێک و بۆ هەموو میلەتێک بۆ هەموو کۆمەلگایەکیش. هەست دەکەم لەم سەردەمە ئێمە تایە دەژین و ئەو وەزانەی کە ئێستا تێکەوتوین کە ینی وەسێکی تەواو شڵەژاو و شێواوە لە ڕاستیە لە ئێستا هیچ ئەساسێک نییە ئێمە لەسەری ڕاوەستین. ئەمە شتابان نەکرد لە ڕووی سیاسەت و حکومەتداریەوە، هەر تاکی ئێمە تاکێکی سەرگەردانی بێ ئەساسە، ئەوەی دەیکا بنەمایەکی نەبۆکردنەکەی ئەوە دەکا وا هەست دەکەم لێکدانەوەیەکی نوێ بۆ هەموو محاوەرەکانی ئەفلاتون لە ئێستا پێداویستیەکی ئێستایی ئێمە بێت، چونکە محاوەرەکانی ئەفلاتون دەمانگەڕێنێتەوە بۆ ئەو ئەساسەی کە ئێمە دەبێت جارێکی تر لێەوە ژیانی خۆمان ڕێکخینەوە، ئیتر ژیانی پیشەیی بێ، ژیانی ئەخلاقیمان بێ، ژیانی ئاینیمان بێ، هەموو ئەو فۆرمانەی ژیان کە ئێمە پێویستمانە لە ژیانی خۆمانە. ئۆتەبەن کاتێک ئەوەی کە هەیە کۆمەلگا کۆیەکە لە تاکەکان، کاتێک تاکەکان ئەو بنەمایە لە دەست دەدەن، بنەمای کارکردن، یانی زروف دایان بابەڕێەوە، ئەوە لە عینی کاتیشا کۆمەلگاکە بە هەمان شێوە دەبێتە کۆمەلگایەکی شێوا و ئەویش هیچ بنەمایەکی نامێنێ. ئێستا ئێمە لە ڕاستیا لە وەزێکی ئاوایی، ینی ئەوەی ئەو وەزعی دروست کردووە بەلەوە کە ڕەبتی بە ڕێخستنی ژیانی مادی ئێمەوە هەبێ، ڕەبتی بە ڕێخستنی ژیانی فکری ئێمەوە هەیە، چونکەوە یەکەم جار فکرە تەحدیدی دەکا ئامانجت تۆ لە کردنی کارێکا چییە، یعنی ئەوە فکرەیە کە پاڵت پێوە دەنێ کە تۆ بچی بۆ نمونە ئیشێک لە ئیشەکان بکەیت، لەبەرەوە کاتێک کە بیرکردنەوەی ئێمە و ئەفکاری ئێمە و ئەوەی کە ئێمە بیری لێ دەکەینەوە و دواتر ئێمە هەنگاوی بۆ دەنین، کاتێک ئامەی کە لەناو بیرایە ڕێکخراو نەبوو، شێواو بوو وە شتێکی دامەزراو نەبوو، ئەوە لە عینی کاتیشا ژیانی واقعی ئەو کۆمەلگایەش و ئەو تاکانەشیە ژیانێکی دام نەمەزرا و شڵەژا و هینەیانی شلۆقە. جا لە کۆمەلگایەکی ئاوا کە هەموو شتەکانتیایە شێواون، بۆ ئەوەی جارێکی ترەوە کۆمەلگایە لەسەر ئەساسێک خۆی دامەزرێنێتەوە، یەکەم جار دەبێ بیرکردنەوەی ئینسانەکان ینی ڕێک بخرێتەوە وە تەسەوراتیان بۆ ژیان، بۆ جیهان، بۆ چاکە، بۆ خراپە، بۆ جوانی، بۆ هەر شتێک لەو شتانە، بۆ هونەر، بۆ سیاست، بۆ ژیانی مادی، چونکە تەسەوراتەکانن دواتر بەهاکان دروست دەکەن، ینی ئێمە ئەوە تەسەوراتی ئێمەیەوا دەکا شتێک لە لای ئێمە بەهای بەرز بێ یا شتێک بەهای نزم بێت، ئێمە وا تەسەوری دەکەین ئەو شتە بەهای ئەوەیە. لە سەردەمێکا کە ئەوەی کە بەهایەکی ڕاستەقینەی هەیە و شتێکی ڕاستەقینەیە بەهاکەی لە دەست دەدا و بەهاکان یانی ئەو شتانەی کە ڕاگوزەرن بەها پیا دەکەن و ئینسان هەموو ژیانی دەخاتە خزمەتی ئەو شتە ڕاگوزەرانەوە، لێرەوەی تر تۆ دەزانی کە ئەو کۆمەلگایە لە ڕاستیا هیچ پایەیەکی نەماوە لەسەری ڕاوەستێت و کۆمەلگایەکی فشەڵە، زۆر بە ئاسانی ینی دەستکاری دەکرێت، زۆر بە ئاسانی دەجوڵێنرێ، بۆ ئەوەی ئێمە هەوڵ بدەین جارێکی تر هەر یەکە لە ئێمە خۆی دامەزرێنێتەوە، پێویستی بەوەیە بەر لە هەموو شتێک تەسەوراتی خۆی دامەزرێنێتەوە لەسەر بنەمایەکی ڕاستەقینە، کە لە ڕێگەی وەکوتم تەسەوراتەکانەوە تۆ
قیمەتی شتەکان لەلا دەگۆڕێت شتێک بەهایەکی بەرزی هەیە لەوانەیە ئەو کاتێککە تۆ بیری لێ دەکەیتەوە بە شوێنیا دەچی تێبگەی و شتێک کە خەڵکی زۆرینەی خەڵکی بەهایەکی بەرزیان پێداوە بەها و بەهای نییە وە شتێکی شەیە بەهایەکی زۆر نزمی هەیە و لەوانەیە هەر فەرامۆش کرابێ ئاسان خەڵک کاتێک کە تۆ پێوی سەرقاڵ دەبی بڵێ بە شتێکی هیچەوە سەرقاڵی ینی بە شتێکەوە کە هیچ بەهایەکی نییە لەوانەیە ئەو شتە وای لێ بێت کە لە لای تۆ بە باشترین شت بێت لەبەرەوە بیناکردنەوەی تەسەوراتمان بۆ جیهان بۆ ژیان ئەمە ئەولەویەتی هەیە بەسەر هەموو شتەکانی ترە واتە ئەو کۆمەلگایە سەر لە نوێ تەسەوری ژیان نەکاتەوە بە جۆرێکی تر و وێنای نەکاتەوە و بەهاکان لە ناو بیرکردنەوەیە نەگۆڕێن حتمما لە واقعی شاو ژیانە ناگۆڕێکە هەیە ینی کێشەی ینی گەورەترین کێشە ئەوەیە کە کۆمەلگایەک وا تەسەور بکە ژیان بەوە دەگۆڕێت کە شتەکانی دەرەوە بگۆڕێت بکە تۆ شتەکانی دەرەوە بە هەر جۆرێک بگۆڕێن ئەگەر بێت و لە لای تۆ ئەو شتانەی ئەو نظامی بەها پێدانەوە ئەو تەسەوراتانی کە هەتە بەرامبەر بە جیهان تەسەوراتی شتانێکی ڕاگوزەر و هیچ بکە بە شتانێکی گەورە یا تەسەوراتی شتانێکی بە بەها بکە بە شتانێکی نزم کەم بەها و هیچ لە دەرەوە ئێمە دەستکاری شتەکان بکەین چی لەوە بۆزاکە دەگۆڕێت ئێمە بەعکسەوە بەهۆی ئەم تەسەورەمانەوە دایما واقعەکەی خۆشمان بەرەو چی دەبین بەرەو کاوربوون دەبین بۆچی چونکە ئەو شتانەی کە بێ بەهان و بەهای گەورەیان پێدراوە ئێمە زیاتر تەلەبی دەکەین ئێمە زیاتر داوای دەکەین ئێمە کە داواش لەسەری زیاد بوو بەهای ئەو شتە بەرز دەبێتەوە هەر ئەمە وا دەکات فعلەن بەرەبەرە هەستەکەی لە پڕێکا هیچ نەماوە ئەوەی جوانە نەماوە ئەوەی باشە نەماوە ئەوەی چاکە نەماوە ئەوەی هەموو کەسێک بە چاک دەزانێت چاکە کەس ناتوانێت بۆ نمونە بڵێ علم خراپە زانست خراپە ناتوانێت بڵێ فێربوون و زانین و تێگەیشتن و هوشیاری و چاکە و ئەمانە کەس ناتوانێت بڵێ خراپە و هەمووی دانی پیا دەدێت کە چاکە بەڵام لە عینی کاتیشا هیچ بەهایەکی لە لای نییە ینی ئەم اعترافەی کە ئینسان دەیکا بە چاکی ئەوانە لە ڕاستیا هیچ لە تەسەوراتی ناگۆڕێ دەبێ ئەم شتانە بەها پێیاکەنەوە و ئەمانە کە بەهایان پێیا کردەوە ئەو کاتە چی دەبێت ئەو کاتە بەرەبەرە ئەو شتانەی کە هیچ و باکەیان بەرز بووەتەوە ئێمە بە جۆرێکی تر سێری دەکەین کاتی ئێمە بە جۆرێکی تر سێرمان کرد بەرەبەرە ئەو شتە چی لێدێ بەهاکەی دادەبەسێت ئەمە لە کۆ ڕوودەدا لە ئەوەوە کە ئێمە تەسەوراتی چۆن تەسەوری شتەکان دەکەین چۆن ئێمە تەسەوری خۆشبەختی دەکەین بۆ ئەوەی دەستکاری ئەم تەسەوراتانە بکرێت و بۆ ئەوەی ئەم بیرکردنەوەی ئێمە جارێکی تر پێداچوونەوەی بۆ بکرێت لە ڕاستیا نەک هەر ئێمە هەر کۆمەلگایەکی تر پێویستمان بە ئەو گفتوگۆیانەی ئەفلاتونە چونکە ئەفلاتون لەو گفتوگۆیانەدا دێت جارێکی تر ئەو شتانەی کە بە بەهان بەهایەکی ڕاستەقینەیان هەیە زیندویان دەکاتەوە لەبەرەوە کاتێک لە محاوەرەیەکی وەکو گۆرگیاسا سوکرات قسە دەکات لەبارەی شتانێکەوە کە لە ناو کۆمەلگاکەی ئەو کاتەی ئەوە بەهایەکی زۆریان هەیە وا هەست دەکەی دنیا هەڵدەگەڕێنێتەوە و هەست دەکەی شتەکان تەواو پێچەوانە دەبنەوە وفعلەن ئێمە ئەم ئینقلابەمان دەوێت ئەم هەڵگەڕانەوەیە پێویستمان بەم هەڵگەڕانەوەیە پێویستمان بەوەیە شتەکان ئێستا فعلەن شتەکان لەسەر سەر دەڕۆن پێویستمان بەوەیە بکەونەوە سەرقاچرانی پێویستمان بە هەڵگەڕانەوەیەکی ڕاستەقینە هەیە کۆمەلگای ئێمە وەکو خاکێکی لێ هاتووە کە نەکێڕابێت تا هیچ شتێک تایە سەوز بێت ینی پێویستی با چییە پێویستی باڵگەڕانەوەیە ئەم خاکە دەبێ هەڵی گێڕیتەوە تا نەفەس بدە وەفازنان ئێمە ئێستا لە ناو کۆمەلگایەکین ناتوانێت نەفەس بدە
و هیچ تاکو فعلا سازیش نەبووە بۆ ئەو هەڵگەڕانەوەیە ینی بۆ ئەوەی کە وەکو ئەو خاکە هەڵگەڕێتەوە بۆ ئەوی بتوانێت نەفەس بدا و ئەو تۆوانەی لە ناویە هەن ئەوەی کە پێویستە وەری بگرن لە ڕووناکی و هەم لە هەر شتێک کە پێویستە تاوەکو بکەونە ناو گەشەکردنی خۆیانەوە و ئەوەی گەشە دەکات لە ناو کۆمەلگایەکی ساختەی وەک ئێمە کە هەموو شتەکانی ساختن تەنها ئەوەیە کە ساختەیە و ئێمە هەمومان دەڵێن هیچ شتێکی ڕاستەقینە نەماوە جا لێرەوە ئەفلاتون گفتوگۆکانی ئەفلاتون ضرورە و من لە ڕاستیات زۆر بیرم لە تێکستەکانی تر کردوێتەوە تێکستە فەلسەفیەکان بەس هەست دەکەم ئەوەی کە دەتوانێت مخاتەبەی ینی گفتوگۆ لەگەڵ ئەمەی کە ئێستا هەیە بکات ئەفلاتونە بەڵام ئەفلاتون دەبێت چی بکرێت دەبێت سەر لە نوێ لێکدانەوەیەکی بۆ بکرێت بە پێی ئەمەی کە ئەم سەردەمەی کە ئێستا هەیە تازە بکرێتەوە تازە بکرێتەوە بۆ ئەو کۆمەلگایی کە ینی بکرێ بە ئەفلاتون دەبێ وای لێ بکرێت کوردیانە قسە بکە بە کوردی بدوێ لەگەڵ ئێمە تا ئێمە بتوانین گوێی بیبیسینانی ئەفلاتون وەک خۆی وەکوەوەی کە محاوەرانێکە هەیە ئەوە تەمان لە زەمون و زەمانێکی دیاری کراوان و گوتراوە و لە شوێنێکەوە تەمان لە شێوازی وتنەکە مەحکومە بەو زەمین و زەمانە نەک لە بنەما فکرێتانە چونکە ئەوەی کە لە ڕێگەی و شێوازەوە دەوترێت لە هەموو سەردەمەکانایەکە و سەردەم تەسیری لێ ناکە شتەکانەوانە جێگیرن بنەمای جێگیرن بەڵام ئەم بنەمایانە بۆ ئەوەی لە کۆمەلگایەکە بخرێنەوە گەڕ و بۆەوەی تەشجیع بکرێن پێویستە بە زمانێکی زمانی ئەو کۆمەلگایە و زمانی ئەو سەردەمە سەر لە نوێجارێکی تر چی بکرێنەوە ینی بەرجەستە بکرێنەوە لە شێوازێکی شیاو بەو کۆمەلگایە شێوازێکەوە بکە کۆمەلگاکە بتوانێت بیبیستێت بۆ ئەمەش دەبێت فعلەن فەلسەفەی گریکی دەبێت کوردیانە بدوێ نەک گریکیانە بۆی کوردیانەش بدوێ دەبێت ئێمە بتوانین خۆمان دەرک بەو بنەمایانە بکەین و لە دوایەوە دەرکیشمان کرد بتوانین گزارش شتێکی کوردیانە لەو بنەما ئەسیلانە بکەین ئەو بنەمایانەی کە وەکوتم سەردەم تەسیریان لێ ناکە تەبەنە لە محاوەرەی گۆرگیاسا ئەمەی لە کۆتاییەکانی ئەم کۆرسە لە دوای لەوانەیە ئەم وانە ئەم چەندوانەیەنە دوای وانەکانی دوای ئەمە بەشێکی تیا سکولات قسە دەکات لەسەر ژیانی سیاسی کۆمەلگای ئەسیمی فعلەن کە دەیخوێنیتەوە هەست دەکەی ئەوەی کە ئێستا لەم ساڵانە ڕوویداوە ئەم 25 ساڵە هەست دەکەی هەمان شتە و هەست دەکەی باسی ئێرە دەکات باسی ئەو پرۆسە سیاسیە دەکات کە لەم چەند ساڵانە بەڕێوە ڕۆشتووە و سیاسیەکان چیان کردووە بۆ خەڵکو و دواتر خەڵک چۆن مامەڵە لەگەڵ سیاسیەکان دەکات لە ڕێگەیەوە بەهۆی ئەوە کە ئاوایان کردووە و ئاوا جوڵاونەتەوە لەگەڵ خەڵکە تەمان بۆ مانایە ناکە خراپ یا چاک جوڵاونەتەوە لەگەڵ خەڵکە ئەمە تەمان هەر ڕەبتی بە ڕووپاماییەوەیە کە ئەساسی ینی ئەم محاوەرەیە لەبارەی ئەوەیە ڕووپامایی سیاسیەکان بۆ کۆمەلگا مەرایکردن بۆ کۆمەلگا بۆ خەڵک بە دەمەوەچوونی حەز و ئارەزوەکانی خەڵک لەلایەن سیاسیەکانەوە ینی تەشویقکردنیان بەو شتانە ئەوە لێرە لە سکولات و لە محاوەرەی گفتوگۆی سکولات و کالی کلیسا ئەمە باز دەکرێت لە وانەکانی دواترە بە شوێنیدا دەڕێت ئێستا من ئەو دەدەم دەستکەمەوە بە بگەڕێمەوە بۆ ئەو پەرەگرافانەی کە لە ینی لە ئاخیروانە ئێمە لێکدانەوەمان بۆ کردن تاوان دواوانە
ئەوەی کە قسە دەکا سکراتە. سکرات دەیەوێت ئەوەی کە لە کۆی گفتوگۆکە ئاوتراوە بە کورتی جارێکی تر ئەو شتانی کە پێی گەیشتون و متفق بوون لەسەری چ لەگەڵ گۆرگیاسا چ لەگەڵ پۆلسا و لەگەڵ کالیکلیسا هەمووی لێرا کورت بکاتەوە بێنێتەوە یادی کالیکلیس بۆەوەی بتوانێت هەنگاوێکی تر لە گفتوگۆکە بچێتە پێشەوە. تامان لەوانەکەی پێشوە باسی ئەومان کرد چۆن فاسدبوونی شتێک خراپبوونی شتێک ڕەبتە بە تێکچوونی سیستەم لە ناو شتا و ڕەبتە بە تێکچوونی ئەو هەم ئاهەنگەی کە لەو شتا هەیە. ئەو چەند نمونەیەکی هێنایەوە بۆ نمونە خانوویەک ئەگەر بێت و ئەو ستراکچەرەی کە خانووەکەی ڕاگرتووە ئەو خەریتەیە ئەو نەخشەیە کە لە ناوەوە ئەم هەموو کەرەستەیە پێکەوە کۆ دەکاتەوە ئەگەر بێت و نەخشەیەکی هاوسەنگ نەبێت ئەوە ئەو کاتە ئەو خانووەش چیە خانوویەکی باش نابێت چونکە توانای خۆڕاگرتنی نابێت. فەرزان ئەگەر تەوازنێک هەیە لەناو ئەم خانووە نەبێت ئەم خانووە بە ئاسانی ئەم شوێنە بە ئاسانی چی لێرێ دەڕوخێت قودرەتی خۆڕاگرتنی نییە. تەمان لێرەوە سکرات دەیەوێت بچێتە ناو مۆزۆی دەروونەوە لە شتە مادیەکانەوە دەست پێ دەکات بەرەو دەروون دەڕوا. دەرونیش خراپیش کامەیە ئەوەیە کە دەروونێکی دادوەر نییە و هاوسەنگی ناوەی خۆی لە دەست داوە و هاوسەنگیش بۆی چیەوە لە دەست دەدێت بەهۆی ئەوەوە کە ئەو ناوی نابوو بەشە گێلەکەی دەروون و ئەو بەشەی دەروون کە بە شێوەیەکی هەڕەمەکی کار دەکات بەبێ سیستەم کار دەکات یعنی دەرەوە ئاراستەی دەکات بەردەوام هەر شتێک لە دەرەوە سەرنجی ڕاکێشا بەبێ ئەوەی لێ بپرسێتەوە ئەو بەرەو ڕووی ئەو شتە دەڕوا ینی حەزەکان کوێرن و بەوەی کوێری حەزەکانەوە ئەوەی کە داوای دەکەن و پێی دەگەن هاوسەنگی دەروون چی لێرێ تێک دەچێت هاوسەنگی جەستەش بامان شەوە تێک دەچێت یعنی ساغی دەروون و ساغی جەستە هەردووکیان پەیوەستن بە چیەوە پەیوەستن بە هاوسەنگیەکەیانەوە. بەڵام شتانێک هەن چل لە ناو ئینسانە چل لە دەرەوەی ئینسان وا دەکەن کە هەم هاوسەنگی جەستە تێک بچێ هەم هاوسەنگی دەروونیش تێک بچێ. و ئەوەی کە سکرات داوای ئەوە دەکات کە ئێمە ئاگامان لێی بێ و مراقەبەی بکەین و جڵەوی بکەین لە ڕاستیە ئەو هێزانن کە لە ناو ئێمە و لە دەرەوە دەست لەگەڵ یەکتر تێکەڵ دەکەن بۆ تێکدانی هەم هاوسەنگی جەستە و هەم هارمۆنیای دەروون ینی هەم ئاهەنگی دەروون. تەبەن سکرات بۆ هەردووکیان هەر هاوسەنگی بەکاردێنین. هاوسەنگی ئێمە دەزانین ڕەبتی بە مۆزۆی هێز و ڕەبتی بەوەیە کە مادیە ینی ئێمە شتێک هاوسەنگ دەکەینەوە ینی ڕادەی ئەو ڕادەیە کە ئەو دووشتە وا لێ دەکا هاوسەنگ بێ لە هێز و قورسایی ئێمە دەبێ یەکسانی بکەینەوە. با دەست بکەم بە خوێنەوەی و پەرەگرافەی کە پەرەگرافە تازەی کە هەیە. ئەڵێ من پێم وایە ئەوە تاکە ئامانجێکە بۆەوەی ئاراستە بە ژیانمان بدات ینی هاوسەنگی و دادوەری بۆیە پێویستە هەمیشە لەبەر چاومان بێت و دەبێ هەر یەک لە ئێمە و دەوڵەتیش هەر یەک لە ئێمە و دەوڵەتیش ینی تاکەکان و دەوڵەتیش هەموو تواناکانی خۆی بخاتە کار بۆ گەیشتن بەو ئامانجە کە بەدەستێنانی دادوەری و هاوسەنگیە وەک مەرجێک بۆ خۆشبەختی. ینی خۆشبەختی پەیوەستە بەچیەوە پەیوەستە بەو هاوسەنگیەوە کە هەم جەستەی ئێمە دەبێت لە جەستەی ئێمە پارێزراو بێ هەم دەبێت لە دەرونی ئێمە پارێزراو بێت. وەشتانێک هەیە ئێمە دەیکەین بۆی کردنی ئەمانەوە هاوسەنگی دەروونمان تێک دەچێت و یەکێک لەو شتانە مۆزۆی ئیستەمکردن و تاوانکردن و ئەوانەی کە ناونراوە
خراپە لە مەفهومە عامەکە هەموو خراپەیەک زادانی هەیە لە ڕێگەی سزادانەوە هێنکراوە بەس لێرە تەفسیرێکی عەقلانی بۆ ئەمە دەکرێت کاتێک ئێمە تاوانێک دەکەین لە هەمان کاتا بەوەی کردنی ئەو تاوانەوە چی ڕوودەدا لە ئێمە ئەوە ڕوودەدا کە هەماهەنگی دەروونمان تێک دەچێت و بۆەوەی ئەم هەماهەنگیە بگەڕێتەوە دۆخی تەبیعی خۆی و ببینەوە خاوەنی دەروونێکی ساغ فعلەن دەبێت تیمار بکرین ئێمە یعنی چونکە ئەمە دەردە ئەم تاوانەی کە کردوتە کە بریندارکردنی ئەویترە ئازەردانی ئەویترە کوشتنی ئەویترە یا شتێکی تر لە عینی کاتا لە ناو دەرونی تۆ کارێک دەکات کە تەواو پێچەوانەیە یعنی وەکو بڵێ ئەمە دەبێت هۆی ئەوەی دەرونی تۆ دەرونی خۆت بریندارکەی دەرونی خۆت وایە لێکەی تیا بچێت دەرونی خۆت ینی تۆ کاتێ ئەوی تر دەکوژی لە عینی کاتا چی دەکەی لە عینی کاتا لە ناوە خۆت دەکوژیت و چۆن جەستە بامان شێوە بەهۆی ئەوەی کە لە دەرەوە دێتە ناوی و تووشی نەخۆشی دەکات تۆ پێویستت بەوە نەخۆشی دەخات ینی لە ساغەوە دەیکا بە ناساغ بۆەوەی بێتەوە بە لەشێکی ساغ دەبێت چی بکات دەبێت بچێتە لای پزیشک تاوەکو ئەو نەخۆشیە دەربێنێت تا جەستەی هاوسەنگی خۆی وەرگێتەوە بامان شێوە دەرونیش کاتێک کە تووشی ئەو نەخۆشیە دەبێت پێویستی بە چیە پێویستی بە تیمارکردنە جا کاتی ئێمە ئاوا سێر دەکەین ئیتر شتەکان بەهای شتەکان دەگۆڕێن فەرزان ئێستا لای کالیکلیس کە سیستەمکار لەبەرەوەی دەتوانێت هەموو شتێکی خەڵک بۆ خۆی بەرێ بەبێ ئەوەی لە پرسیینەوەی بەرامبەر بکرێ ئەوە لای ئەو شتێکی باشە ینی ئەمە بەهایەکی بەرزی هەیە ئەمە کەسێکە گەر ئاوا بێت جێگەیەوەیە هی ئەوەیە کە حەسوودی پێبەرین بەڵام کاتێک ئێمە لەو تەسەوراتانەی سوکراتەوە سەیری ئەم هاوکێشەیە دەکەین هاوکێشەکە پێچەوانەیە یعنی ئەم تەوا پێچەوانە دەبێتەوە ئەم هەڵگەڕانەوەیە کە دەڵێم لە تەسەوراتی ئێمە دەبێت ڕوو بدا بەرامبەر بە شتەکان کاتێک ئێمە ئاوا بیرمان کردەوە ئەو کاتەیە ئەو شتانەی ڕادەکەین بە شوێنیانە ئیتر ڕاناکەین بە شوێنیانە کاس دەکەین شتێکی تریان تیا دەبینین کە پێشتر تیامانە نەبینیون لەبەرەوەی ئەوەمان نەبینیەوە بۆیە ڕادەکەین بە شوێنیان بەڵام ئێستا لەبەرەوەی دەیبینین ئێمە نەگەڕ ڕاناکەین بە شوێنیە هەوڵ دەدەین لێشی دوورکەوینەوە جا لێرە ئەڵێ هەم دەوڵەت و هەم تاکەکانیش دەبێ هەمیشە ئەوە لە پێش چاو بگرن هەر شتێک کە دەیکەن ئەمە لە پێش چاو بگرن مۆزۆی هاوسەنگی مۆزۆی دادوەری و ئەمە دەبێ ئامانجی بەدیێنانی ئەمانە ئامانجی ئەساسی کارکردنی هەم تاکیش دەبێت کارکردنی هەم تاکەکانیش بێ و هەم ئەو دەوڵەتەش بێ کە تاکەکان کۆ دەکاتەوە ئەڵێ دەبێت هەموو کاروکردەوەیەکمان پەیوەستکەین بەو ئامانجەوە ڕێگە نەدەن حەز و ئارەزوەکانمان تا ئەو پەڕیزاڵبوون بەسەرماندا زاڵ بن و ڕێگە نەدەن بەخۆمان بۆ تێرکردنی ئەو حەز و ئارەزوانەی کەرگیز تێر نابن وامان لێبێت وەک چەتەکان بژین چەتەکان ئەوانن کە شوێنیان هەیە مەکانیان هەیە و هەمیشە ڕادەکەن بە شوێن شتێکە ئەڵێ ئەگەر ئێمە شوێنی حەز و ئارەزوەکانمان بکەوین ئیتر دەبێت وەک چەتەکان بژین ئەوانەی خەڵک ڕوود دەکەنەوە ئەوەی هەر شتێک ببینن ئیتر گرنگ نییە ئەو کەسە کێیە چییە باماشەوە حەز و ئارەزوەکانیش ئەوە کوێرن لە بەرامبەرەوەی ئەوەی کە داوای دەکەن چییە هی کێیە چۆنە دەبێت نابێت ئەمانەیان لا نییە تۆ حەزت لە هەر شتێک کرد بیکە هەر شتێک بەبێ دیاریکردن کاتێک ئێمە ئاوابووین ئیتر تەبعەن بابەتی حەزەکان لە دەرەوەی ئێمن بەو کاتێ ئێمە خۆمان دەدەینە دەست بە
بابەتەکان ئاراستەمان دەکەن لەبەرەوە دەبینە شتێک کەسێک کە دایمە ڕادەکەین بە شوێن بابەتەکانە و ناشگەین بە هیچ دەڕاکردنێکی بەردەوامن. ئەڵێ مرۆڤێکی لەو جۆرەشنە لە لای خەڵک خۆشەویستەنە لە لای خاوەندەکانیش. ئەو بوونەوەرێکی کۆمەڵایەتی نییە و ئەوەی کە چێژویستە بوونەوەرێکی کۆمەڵایەتی نییە و پەیوەندی لەگەڵ کەسانی دەوروبەریدا نییە و هاوڕێشی نییە. یعنی کەسە چێژویستەکان ئەوانەی کە شوێنی حەز و ئارەزوەکانیان دەکەون و هەموو ئامانجێکیان ئەوەیە هەموو کەسێک دەکەنە وەسیلە بۆ ئەوەی ئەو حەزانی خۆیان جێبەجێ بکەن ئەمانە کەسانی کۆمەڵایەتی نین. تاوان مەبەست لێرە لە کۆمەڵایەتی دواتر تەوزیحی دەدا ئەوەیە کە هاوڕێیان نییە. یعنی ئەم کەسانە لەگەڵ کەسانی بۆچی؟ چونکە هەر کەسێک کە لەگەڵ یا هەن کەسەکە مۆزۆ نیە لەلایەن. چی مۆزوعە لەلای؟ حەزێکی هەیە بابەتێکی دەوێ لە ڕێگەی ئەو کەسەوە دەگا بەو بابەتە لەبەر ئەوە کەسەکە ئەسەر نابینێ. یعنی کە قسەش لەگەڵ کەسەکە دەکات چاوی لە چییە؟ چاوی لەوەیە کە ئەو شتەی دەستکەوێکە لە ڕێگەی کەسەکە واز دەکات دەستی دەکەوێت. جا لەبەر ئەوە هیچ پەیوەندیەک ئەم کەسام جۆرە لە کەسی چاوڕێیەکی نییە. بۆچی؟ چونکە ئەسڵ مامەڵە لەگەڵ ئینسانە ناکە ئینسان نابینێ. یعنی تەنانەت ئەو ئینسانش کە تووشی دەبێ و دەیبینێ وەکو وەسیلەیەک سێری دەکا بۆ گەیشتن بە حەزێکی خۆی کە دەیەوێت، نەک وەک کەسێک کە ژیانی لەگەڵ دەکات، کەسێک کە لەگەڵ یا دەدوێت، کەسێک هەر شتێکی تر. یعنی ئینسانێک لە لای ئەو هەر وەسیلەیەکی تر کە دەیگەیەنێ بەو حەزەی کە هەیەتی بۆ ئەو فەرقی نییە. هەرچی بێت ئەلێرە بۆ نمونە باگیرێک و مرۆڤێک لای ئەو وەکو یەک وایە گرنگەوەیە بارەکەی بۆ بەرێتە ئەو بەر، ئیتر مرۆڤێک بیبا بە کۆڵ بۆی بەرێتە ئەو بەر یا بارگیرێک بیبا لای ئەو، ئەمە هیچ فەرقێکی نییە. بۆچی؟ چونکە ئەو چاوی لە چییە؟ چاوی لەوەیە کە بارەکەی بۆ دەباتە ئەو بەر، چاوی لەوە نییە کە بارەکە دەبات. لەبەر ئەوە ئەم کەسە لەگەڵ هیچ کەسێکە ناژی و ئەوانەش تەنانەت لە یەک ماڵە لەگەڵ ئەم کەسا دەژین، ئەوانە بەنسبەت ئەم کەسەوە فەرقیان نییە لەگەڵ هەر شتێکی تری ئەو ماڵە. یعنی ئەوانەش وەسیلەیەکن، خزمەتکارن یا هەر شتێکی ترن لە دەوروبەری ئەوە. لەبەرەوە ئەم کەسە کەسێکی بەردەوام تەنیایە. کاتێک ئێمە دەڵێین کەسێک تەنیایە مەبەستمان چییە؟ مەبەستمان ئەوە نییە کە لە شوێنەکایە هیچی تیانە. یعنی کەسێک تەنیایە یعنی کەسێکە کە کەسی لەگەڵانیە، کە کەسی لەگەڵانیە. یعنی چی کەسی لەگەڵانیە؟ یعنی کەسەکانیش کە لەگەڵیا هەن شتن نەکەس. بۆچی؟ چونکە ئەو مامەڵەیان لەگەڵ دەکا وەک شت نەک وەک کەس و ئەو پێویستی بە کەس نییە و ئەو هەست دەکات تەنها خۆی کاینێکە دەبێ هەمووی ئەوی تر هەیە ئەم بەکاری بێنێ بۆ حەزەکانی خۆی. لەبەر ئەوە جگە لە خۆی هیچ شتێکی تر نابینێ، ئیرادەیەکی تر نابینێ، ویستێکی تر نابینێ، عەقڵێکی تر نابینێ. ئەوەی دەیبینێ تەنها کۆمەڵە وەسیلەیە لە بەردەستیا بۆ ئەوەی حەز و ئارەزوەکانی خۆی تێرکات. اینجا طبعا لە دوای ئەوە باسی لە هاوڕێیەتی دەکات. لێرە هاوڕێیەتی پەیوەندیەکی تەواوی بە مۆزۆی هارمۆنیاوایە، هاوسەنگیەوە. یعنی ژیانی هاوڕێکان ژیانی ئەو ژیانەیە کە هاوسەنگە، یعنی ئەو ژیانەیە کە هارمۆنیایەتیایە و ئەم هارمۆنیایەش چییە؟ سەرچاوەی خۆشبەختیە. هەر لەبەرەوە ئەو لێرە باسی هاوڕێکان دەکات.
تاوان هاوڕێیەتی زۆر ڕەبتی بە مەفهومی خۆشەویستیەوە هەیە لە لای گریک بە فیلۆوە نەک ئیرۆسەوە. ئەوان ئیرۆسیان هەیە و فیلۆشیان هەیە. فەرەزەن فیلۆسۆفی فیلۆسۆفیا ینی هاوڕێی حکمت هاوڕێ و فیلۆ لێرە لە عینی کاتە بە معنای هاوڕێ و بە معنای خۆشەویستیش دێ. هاوڕێی حکمت ینی ئەوەی کە لە هەم ئاهەنگیایە لەگەڵ حکمەتە. ئەم مرۆڤە چێژویستە هاوڕێنیە ینی چی؟ ینی نە لەناو خۆیان هەماهەنگە نە لە هەماهەنگیشایە لەگەڵ هیچ شتێکی ترا. لەبەرەوە کاتێک ئەم شتێک بەکاردێنێ لێرا زاڵ دەبێ بەسەریا. لە مەوزوعی زاڵبوونا چی نییە؟ هەم ئاهەنگی نییە. لە پارچە مۆسیقایەکە زاڵبوون وجودی نییە، هارمۆنیا وجودی هەیە. لە لەوحەیەکە زاڵبوون وجودی نییە، هارمۆنیا وجودی هەیە. ڕەنگێک چەند ڕەنگێکی ڕێژەکەشی زیاتر بێ زاڵ نییە، چونکە بەهای ڕەنگەکە هارمۆنیاکە لە بەهای ڕەنگەکانایە نەک لە مادیەتی ڕەنگەکە. یان چی لە بەهای ڕەنگەکایە؟ یعنی بۆ نمونە لە لاو لەوحەیەکە ئەگەر ڕەشەکە ئەوەنە نەبێ ئەو وێنەیە بەرجەستە نابێت. لەبەر ئەوە بوونی ڕەشێکی زیاد لە پێناوچیایە بەرجەستە بوونی وێنەکایە. لەوانەیە ڕەنگێکت هەبێ ڕەنگەکە ڕێژەیەکی زۆر کەم لە ناو وێنەکە هەبێت، بەڵام ئەو ڕێژەکەمە ئیشێکی گەورە دەکات. ئەم ڕێژەکەمە و ئەگەر وجودی نەبێ وەک چۆن ڕەشەکە وجودی نەبێ ئەو سوورەیە ئەو وێنەیە بەرجەستە نابێت. بامان شێوە لە ناو سەمفۆنیایەکی کاملە کاتێک دەنگێک لە دەنگەکان لەوانەیە زۆر کەم دەرکەوێ، بەڵام بەبێ دەرکەوتنی ئەو دەنگە ئەوە کامل نیە. لەبەرەوە لێرە ئەوەی کە هینە هەیە بەهاکانن. لەوانەیە دەنگی کیش بە درێژایی سەمفۆنیاکار بەردەوام هەبێت، کەچی ئەو کەسەی کە دەیبیسێت لەوانەیە ئەو دەنگە ببیسێکە زیاتر ئەو دەنگە ببیسێت کە چەند جارێک دەردەکەوێت، جار دەردەکەوێت، نەک ئەو دەنگەی کە بەردەوام دەڕوات. لەوێەوە سەمفۆنیاکە ببیسێت، نەک لەو دەنگەی کە بە بەردەوامی هێت. جا بزانین ئەمە تەبەن ئەم مەبدەئی هاوڕێیەتیە یا ئەم مەبدەئی خۆشەویستیە بە معنای فیلۆ نە بە معنای ئیرۆس. ئیرۆس معنای حەز دەگەیەنێ، حەزکردن لە شتێک، ئارەزووکردن لە شتێک. بەس فیلۆ بە معنای خۆشەویستیە و لە عینی کاتیشا هاوڕێیەتی شەر ڕەبتە بە فیلۆوە و لە عینی کاتیشا ئەمە ڕەبتە بە چیەوە؟ هەروشە یۆنانیکە ڕەبتە بە هارمۆنیاوە. یعنی هاوڕێکان ئەوانن کە پەیوەندی زاڵیەتی لە نێوانیانە نییە، ئەوانن کە لە پەیوەندی نازاڵیەتیان. پەیوەندی نازاڵیەتیش هارمۆنیایە، هەماهەنگە، هەم ئاهەنگن. هەم ئاهەنگەکان کامانن؟ ئەوانن هەر یەکە بە ڕەوتی خۆی دەڕوا و هیچیان کاریگەری لەسەر ئەوی تریان نییە، لە عینی کاتیشا پێکەوەن. هەر یەکە خۆیەتی لەگەڵ ئەوی ترا، یعنی ئەوی تر وای لێ ناکا خۆی نەبێت. ئەیکەی تۆ دەکەویتە ناو ئەوەوە کە خۆت نەبی، یعنی دەکەویتە ناو ناهەر خۆیەتیەوە، ئەو کاتێک کە هێز وە زاڵیەتی دێتە ئاراوە. چونکە زاڵیەتی تۆ ناچار دەکات، دەتخاتە ناو جەبرەوە لە ئازادی دەرە دەکات وەوا لێ دەکات چی نەبی؟ ئەوە نەبی کە خۆتی. کەواتە هاوڕێکان ئەوانن کە لە پێکەوە بوونیانە خۆیانن بەهۆی نەبوونی هیچ زاڵێتێک لە هەر یەکێک لەوانە بۆ ئەوی تر و بەهۆی نەبوونی قبولکردنی هیچ زاڵیەتێکیش لە یەکێکیانەوە بۆ ئەوی تریە. جا بزانن ئەم مەفهومی
ئێنە چۆن فراوان دەبێت لای هاوڕێتی چۆن فراوان دەبێت و دەچێتە ناو گردوونەوە. ئەڵێ کالیکلیس پیاوەدانەکان وتویانە ئاسمان و زەوی و خاوەندەکان و خەڵک بە هاوڕێتی و ڕێزگرتن لە سیستەم و دادوەری هاوسەنگی لەگەڵ یەکدا لە پەیوەندیدان و هەر لەوەشەوەیە کە گیانیان بەوە ناو بردووە کە سیستەمی شتەکانە. ئەڵێ داناکان وتویانە ئاسمان و زەوی و خاوەندەکان و خەڵک بە هاوڕێتی و ڕێزگرتن لە سیستەم و بە دادوەری و هاوسەنگی لەگەڵ یەکدا لە پەیوەندیدان. یعنی ئەم پەیوەندی ئەوەی کە گردوونی ڕاگرتووە چییە؟ ئەو هاوڕێیەتیەیە. یعنی گردوون لەسەر ئەساسی هاوڕێیەتی دامەزراوە، یعنی لەسەر ئەساسی هەم ئاهەنگی دامەزراوە و لەناو هەماهەنگیشە هەماهەنگی خۆی سیستەمە و بامان شێوە دادوەریش لێرە ڕەپت بۆ بەچیەوە بە ئەماهەنگیەوە. تەمانە و دەڵێ هاوسەنگی ناڵێ هەماهەنگی، هەموو ئەمانە ڕەبتن بە یەکەوە. لێرە هەز دەکەم سوکرات بۆ تێگەیاندن بۆ ڕۆشنکردنەوەی فکرەکەی خۆی ئەوەی مادیە لەگەڵ ئەوەی کە ڕوحیە تێکەڵی دەکات، یعنی هاوسەنگی و هەم ئاهەنگی تێکەڵ دەکات. ئەوەی فیزیکیە تەمان لەناو ئەوەی کە فیزیکیە جۆرێک لە جەبر هەیە کە یاسا جەبریەکانن و هێز ئیش دەکات. ئەو سیستەمەی کە سیستەمی هێزە جیاوازە لەو سیستەمەی کە سیستەمی ئازاریە. ئەم دوانە دوو سیستەمی جیاوازن. ئەمەیان تەنها لە ناو ژیانی مرۆیانەی مرۆڤ هەیە، ینی کاتێ مرۆڤێک مرۆڤانە دەژی لە ناو هاوڕێیەتیا هەیە، لە ناو دادوەریە هەیە. ممکن نییە کەسێک ئازاد نەبێت و دادوەر بێت، لەبەرەوە دادوەری ڕەبتی بە ئازادیەوە هەیە. ممکن نییە کەسێک ئازاد نەبێت و بتوانێت هاوڕێ بێت. هاوڕێ بە معنای گریکیە، یعنی بکەوێتە هەر ناو هەرخۆیەتیەوە لەگەڵ ئەوی ترا و ئەمانە هەمووی ڕەبتن بە یەکەوە و لێرا و جای نەکردوونەتەوە. و ئەڵێ لێرەشەوە لەمەوەیە لەم مۆزوعی هارمۆنیا و هاوڕێیەتی و دادوەری و ئەمانەوەیە کە جیهانیان بەچی ناو بردووە. کاتێک ئێمە دەڵێن جیهان مەبەستمان چییە؟ مەبەستمان لە سیستەمی شتەکانە. یعنی جیهان عیبارەتە ئەوان لەوێەوە وتویانە جیهان ئەوەی کە پێی دەڵێن جیهان خۆی خودی ئەو سیستەمەیە کە ئەو هارمۆنیایە لە نێوان شتەکاندا ساز دەکات.